ئێمەوەکو نووسینگەی زانانی کۆمەڵی ئیسلامی و هەردوو لە قیناوشار و دەوروبەر پێشوازیمان لە بەڕێزان ناوەندی زانایان یەکگرتووی ئیسلامی کوردستان و بە هەردوو لقەکانیەوە ناوشار و دەوروبەر کرد. شەهید بوونەکەشی دەبێتە مایە ئینشاءالله هەوێنی برایەتی و لێک نزیک بوونەوە و زیاتر بەرەو پێشبردننی کاروانی ئیسلامی بۆ هەموو چین و توێژەکان. لە کەیسی شەهید بوونی بەڕێز دکتۆر وشیار وا هەز ناکەین کە خوێنەکەی و مامۆستا وشیار بۆ خۆشی تەنها ئیلایەنێکی دیاریکراوە بێ بەی هەموو مسلمانانی کوردستانی دەزانین و خەمخۆری مسلمانان بەتایبەتی وەلایەنە ئیسلامیەکان بگشتی کە ئەوها خەمخۆر بوون بۆ ڕژانی خوێنی مامۆستا و بۆ لە دەستدانی بە پێویستمان زانی کەوا سەردانێکی نووسینگەی زانانی کۆمەڵی ئیسلامی بکەین دەستخۆشیان لێ بکەین بۆ گەرم و گوڕی و بەدەمەوە چوون و خەمخۆری لە پرسە و بە خاکسپارن و کەیسی بەڕێز دکتۆر وشیاری شەهید دەستخۆشیان لێ دەکەین و لێرەوە ئەوەمان بۆ دەردەکەوە کە بەڕاستی گەورەی مامۆستای لەوەی دابووە کە مڵکی لایەنێکی تایبەتی نەبوو بەڵکی مڵکی هەموو سەحوەی ئیسلامی بۆ لە کوردستان بەگشتی جێگەی خۆیەتی ڕاگەیانی کۆمەڵی ئیسلامی بەگشتی هەم کەناڵی پەیام کەناڵی بانگەواز کەناڵی کۆمەڵ ڕادیۆیەکانیان دەستخۆشیێکیان لێ بکەین ئەو پەڕێز و سوپاس و تەقدیریان بۆ دابنین کە بەڕاستی خەمخۆرانە و برایانە و دڵسۆزانە بەدەم کەیسی مامۆستا و تەختیەکردنی بە خاکسپارن و پرسەکەیەوە هاتن دەستخۆشیانە دەکەین و دەستخۆشێکی تایبەترمان بۆ جەنابی ئەمیری کۆمەڵی ئیسلامی کە بەڕاستی بەجددی و خەمخۆرانە لە نزیکەوە بەشدار بوو لە هەموو بە خاکسپاردن و هەردوو ڕۆژی پرسەی مامۆستای شەهید بەشدار بوو دەستخۆشی لە دەکەین لێرەوە.